بەداخەوە ئەم ئێوارەیە بە هەواڵی مەرگی یەکێک لە هونەرمەند و موسیانە هەرەدارەکانی نێو گۆرانی موزیکی کوردی کەویش بەڕێز سیاوەی ژنوورپورە کە یەکێکە لەو موزیسیانانەی کە بێگومان کاری بڵی موزیکی بۆ چەندین هونەرمەند کردووە و توانیوەتی کە جێپەنجەی خۆی لە نێو گۆرانی موزیکی کوردیە دابنێت و چەندین کاری ناوازە و چەندین موزیکی جوان پێشکەش بە گۆرانی موزیکی کوردی بکات بەداخەوە لە تەمەنی 73 ساڵیە ئەمڕۆ کۆچی دوایی کرد. هونەرمەندی دیاری بواری موزیک سیاوەی ژنوورپور دوای تەمەنێکی پڕ لە خزمەت بە موزیک و گۆرانی ڕەسەنی کوردی لە تەمەنی 73 ساڵیدا ماڵاوایی کرد. هونەرمەند سیاوەی ژنوورپور لە ساڵی 1949 لە خێزانێکی هونەردۆست لە کرماشان لەدایک بووە و لە مناڵیەوە بە گۆرانەکانی سەید عەلی ئەزغەری کوردستانی و کەڵە هونەرمەندانی تر ئاشنای موزیکی کوردی دەبێت و ئەوە شوا دەکات ڕووبکاتە دنیای موزیک و لەسەر دەستی گەورە مامۆستاییە و کاتە فێری ئەمری تار و سێتار بێت. هەر لە گەنجەوە لە ئۆرکێسترای فەرهەنگ و هونەری کرماشان دەستی بەکارکردن کردووە لەگەڵ مامۆستایانی وەک میرزادە و حشمەتی لورنەژاد و ناسری ڕەزازی و هاشمی ڕەبیعی کاری کردووە. هەروەها گروپی سێتار نەوازانی موشتاقی دروست کردووە کە کاریان لەسەر موزیکی کرماشانی کردووە. ئەو موزیسیانە جگەل لە ئامێرەکانی تار و سێتار ژەنیارێکی بە توانای ئامێری تەمبوریش بووە و چەندین ئاوازی بۆ گەورە هونەرمەندانیش داناوە.